حاجی وەرە حاجی فاتم وەرە چاوی من وەرە یا ئەڵڵا خۆشەویستان لە وەرێن حاجی فاتم خۆشەویستان ئێمە لە گوندی مەمکین لە ماڵی حاجی فاتمین حاجی فاتم ماندوو نەبێ سەرچاوی من حاجی فاتم بەڵێ دەمێکە تو لێرە دەژی زۆر باشە حاجی فاتم مەردار بووی کاتی خۆی مەردار بووم دەچوونە کوێ دەچوونە کوێستانێ گۆمێک کردمە سووران قەندیلی سەروەردەی عێلی شوێ تێکەڵ دەبوون هێلی ئیجەلکان و ئیمەمکان و ئیمەندەمەران و پیرانان و زۆر باشە کوێستان تا چەند خۆش بوو زۆر خۆش بووم جا مەڕندە دۆشی جا مەشکن دەرجان خۆشە جا شیرە زۆر ڕۆنم دەکردن بە پێی سای بۆ شیرێش لەوێ سەردانی یەک دوو دەکرد دەگەڵ دەردە دڵیش و دەکردن ماری دەیەکدی سەردانی دەیەکدین دەکردن پەنیرن دەکرد هەڵن دەپەستی ئەنجاوجار دەپێستن دەنا ئەوجان دەنبر دەکلێنێ هوردن دەکرد ماگی چەند و دێناوە جاماگی دوو مانگە لە کوێستانێ دەبووین قەدیم هەتابارە نێپەڵەی لە کوێستانێ دەبووین ئاو ئەژ نەبوو شیەنحان زۆر باشە حاجی فاتم سەردانی ماڵی خوات کردووە ساڵی چەند چووی ساڵی چەند؟ ئەگە چووی بە تارێ چووی بە تاری چوین لەگەڵ کوڕەکەی چووم لەگەڵ بەنجینەی خۆش بۆ ماڵە خوای دەخوات لەکەت نەبەوە ئینسان گەنج دەبێتەوە گەسە ماڵە خوای دڵت خۆشەویستانی یا ڕەبی خوای گەورە بە نسیبی هەموو لە ئاشکا هەموو پێت خۆش نیە جارێکی دی بچیەوە دەچینەوە بەخوای دەچینە بە پاسی سەلام بە پاسی دەچین ئینشاڵڵا دەچین ئەوەت ڕۆژ ئەوەت شانزە زۆر باشە حاجی فاتم دەخوا جوابینە بزانە کیە دەی یا الله بسم الله الرحمن الرحیم بڵێ بەڵێ باشی هەلیم کوی باشی چاکم چاک هەروە دەبێ ئارێ وەڵا سەر بە بەکوردی لۆ کارەباری بەکوردی لۆ کارەباری بەفری هەرا لێیە هەرا لێ تشای من بەفری هەرا لێیە بڵێ دەباری دەباری بەفرا دەکەوی بڵێ سۆبەی نەکوژێنەوە سۆبەی بەکوژێوێ تا سەربات نەبێ ئەڵا لە دەشێ خۆمە بەفریا لێ باوە ئەرێ وەڵا وەڵا چ نەبوو نەهاتووە دێ ئیشاڵڵا ئیشاڵڵا لێ بەڵاس حکومەت هەیە خوا منیان باشان مەکەوە تخوا ماڵن لەگای تۆڕمەنێ بڵێت باسی دەکەین بڵێ دێ ئەو ساڵش نییە ساڵێکی دی دێ هەر وایە ڕسمە ڕسوو لە دەرکێ ڕسوو بلێ ڕسووکە ناڵێ شندە سەرچە خوارد دەگە سەرچە کی بۆ حەلیم بکچم حەلیمە کچە ئەلەساخڕنی دەخوای تەمە درێژ بێ ئینشاءڵڵا نەوەشت پەیدا بووە دەخوانەوە خۆشەویستین لە ڕەبی خوا لێت نەستێنین زۆر باشە حاجی فاتم ئەتۆ پێشنا ماڵ لێرە بوو یان لە شوێنی لێرە بوو لێرەشت مێرکرد ئەوەی کە خزمت بوو بەژن چوو ژن بەش نەبوو سەردەمی خۆی مەسەن ئەتوو بۆ کاشی لەوە برای خۆ بەژن لە بۆ برای مەسەن زۆر باشە باپ ڕازی بوو هەموو ڕازی بوون بۆخۆت ڕازی بووی گچکە بە بەژنیاندا خوا زۆر گچکە زۆر گچکە بووی یانێ 15 ساڵ و 16 ساڵ هەندە بوو هەندیش نەدەبوو بەڵام داکت لە تەمەنی سندێ و فێری شێو لێ نان و شتێکی دی داکەیت وەڵا هەمە گچکەی فێر کردم ئێستا باقسەشیم خۆشەویستان ئەوە دەڵێ داکەم بە گچکەی فێری کردو فێرین بە 15 ساڵیان بە مێردا ئێستا منداڵی دێستا تەماشا دەکەی کچ هەفتەوەش دەی دەڵێ ئێستا ویشێکە دەی لێگەڕێ منداڵە جارێ سمەی نێژەکە بە مێردیاندا تخواگات لێ بێت کە ڕۆنێکی نازانی لێنێ بەڵام ئەوە تا حد دەگات گوتە داکەم هەندە ئیشان بە یەک چێ دەکەی ئەوە بەڵام ئەتوو چاک بوو فێر بوو فێر بوو
ماڵ چاک بوو بەیشی حالمە قایل نەبووم وڵاوە خۆشویستان ئاجی بەیشی ئەم کەس قایل نەبووە ئەوە نیشانەی ڕەسەناتی خۆیەتی پشتی بەخۆ بەسوە قەدیمەوە منداڵتان بە کۆڵێەوە بوو خەریشی ماڵ وڵی لێرە ڕابار دەکەن بە وڵاخی جایان کرد لە پشتێ بوو منداڵە کرد لەسەر خۆزێ بوو هەتا دەگەیشتی نەواری خۆشویستان دەڵێ منداڵم دەلان چێدا بووە تێگەیشتی نانیشی کردووە لە پشتێش یاڵگرتو ماڵت خەرانە بێ ڕەحمەت و لێ بێژنی قەدیم دەگەشتی دەبوو نانیشتن کرد بایە ئەف نانەکەش نانی هەورەمانی دەکەیان ناڵی تیری ئیتیری خۆشە ئیسانی تری زۆر باشە ئەتۆ ئەگە مێردت چیان بۆ کردی حەقە شەریەکە چ بوو پارە نەبوو چیانە بۆ نەکردم گوارە واقعیان لە بۆ کردم منە گووان بۆ نەکردی ناوەڵڵا وا بۆ بووە نەکردی وەڵی سەیرە حاجی ئێستا پێم بڵێ دستانە قەدیم خواردن چوو دەخوات ئەستانێ جا گوێنمە قوتاون لێ دەنا ڕۆنی خۆماڵین پێدا دەکرد دۆینەن لێ دەنا ڕۆنی خۆماڵین پێدا دەکرد دەکرد هەندی خۆش بوو جا ڕۆن دەردەهیدا هەندێک جارە سەرمایان پێ دەخوارد حاجی ئێستا ئەوە نەماوە نانمانە هەموو شتێک کەڵەکان ئەو نەبوو کۆڵێ پێ بکەیت ئەو کاتەی دەگەڵ دەستە خوشک و شتی خۆ دەست لەگەڵ دەستە خوشکوشتی خۆ دەستچوین کچم گەوێ ڕاگەشتن جا کچم دەستچوونە من لە ماڵێ دەبووم تێشتم لێ دەنا لە ماڵێ تا دەهاتنەوە مێردەکەنمەوە ناوەڵڵا بیخوا ئافریکا لە مێژە نەما وڵای تقریبەی لەوانە 20 ساڵ بێ جێمای بەهەش بێ ئینشاءڵڵا خی گەورە لە گوناحی وی و ئیمە هەموو لاچی خۆش بێ گەرنی خۆش و ئازاکە گەرد مازە کردووە ئای لە حات ئێمەت کەوێ حاجی ئەمن ئەو دەستەت ماز دەکەم بەجێت دێڵم لە دیدارت خۆشحاڵی من گەرنێ مازاکە خوا حافیز حاجی جان ڕێزت هەیە خوا حافیز چاوەکەم بەردەوام دەمین لە مەم بکەن